لە ژینگەیەکی عەرەبی و لەناو جەرگەی دەسەڵاتی تورکی وەکو مانگ درەوشایەوە و لەسەر شانۆی سیاسی و سەربازی ئەو کاتە لەسەر خاکی عەرەب توانی دەوڵەتی ئەیوبیدا بمەزرێنێت ئەو یار و نەیار شایەدی ئازایەتی و چاکی بۆ دەدەن. سڵاح الدینی ئەیوبی ئەو کەڵەپیاوەی کە زیاتر لە 800 ساڵە لە ژیاندا نماوە، بەشێک لە خەڵکی زانا و نەزان بە مەبەست و بێمەبەست کەوتونەتە گیانی سەرکردەیەک، ڕەخنەوەی لێدەگرن و دەپرسن کە چی بۆ کورد کردووە، بۆ دەوڵەتی کوردی دروست نەکردووە. سڵاح الدین کوڕی ڕۆژگاری خۆی بووە، لەو سەردەمەدا دەوڵەتی نەتەوەی بوونی نەبووە، لەو کاتەدا دەوڵەتێک بوونی نەبوو بە ناوی دەوڵەتی عەرەب و فارس و تورک. کەی دەوڵەتی نەتەوەی سەری هەڵدا لە دوای شۆڕشی فەڕەنسی لە ساڵی 1789 زاینی دروست بوون، واتە چەندین ساڵ لە پاش مردنی سەلاح الدین. سەلاح الدین لە ساڵی 1990 زاینی کۆچی دوایی کردووە. ناکرێ گلەی ئەوە لە سەلاح الدین بکرێت کە بۆچی دەوڵەتی کوردی دانەمەزراند، چونکە ناکرێت هەڵسەنگاندنی ڕوودا و مێژوویەکان بە واقعیە سیاسی و کۆمەڵایەتی و جوگرافیەکانی ئەمڕۆ پێوەەر بکرێت، بەڵکو دەبێ ڕووداوەکان بە واقعی پێوەری سەردەمی خۆی بکرێت و قسەی لەسەر بکرێت. پێویستە بە چاوی هەر سەردەمێک بۆ ئەو سەردەمە بڕوانین و خوێندنەوەی واقعی ئەو کاتەی بۆ بکەین. ئەمڕۆ لە سەردەمی دەوڵەتی نەتەوایەتی کە زۆربەی نەتەوە و ڕەگەزەکان خاوەنی دەوڵەتی تایبەتی خۆیانن، ئەی بۆچی ئێمەی کورد دەوڵەت دروست ناکەین؟ خۆ هەموو مەرجێکی دەوڵەتمان تێدایە کەچی هەر پاشتوین بۆ نەتەوەکانی تر. بۆچی ئەوانەی ڕەخنە لە سڵاح الدین دەگرن نان ڕەخنە لە سەرکردەکانی ئێستا بگرن کەوا چەندین ساڵە لەسەر خاک و سەروەت و سامانی خۆمانین، کەچی سڵاح الدین لە ژینگەیەکی عەرەب لە ناو جەرگەی دەسەڵاتی تورکی وەکو مانگ درەوشایەوە لەسەر شانۆی سیاسی و سەربازی ئەو کاتە لەسەر خاکی عەرەب توانی دەوڵەتی ئەیوبی دابمەزێنێت کە زۆرێک لە مێژوونووسان دەوڵەتی ئەیوبی بە دەوڵەتی کورد ناو دەبن. ئەی بۆ ئێمە لەسەر خاکی خۆمان نەمانتوانیوە دەوڵەتی کوردی دروست بکەین؟ سڵاح الدینی ئەیوبی کە کوردی بە هەموو جیهان ناسان و جێگای شانازی میلەتی کوردە هەتا ئێستا. پرۆفیسۆر دکتۆر محسین دەڵێ زیاتر لە سەرکردە کوردە مێژوویەکان توانیویەتی پای کورد بەرز بکاتەوە. یەکێک لە مێژوونووسە ڕۆژاوایەکان بە ناوی ستانلی بۆڵ دەڵێ سڵاح الدین بە هەڵوێسە جوان و چاکەکانی بوو بە مامۆستای قەشەکانی مەسیحیش، ئەوانیشی فێری هەڵسو کەوت و مامەڵە کرد. ئیمپراتۆری ئەڵمانی ویلیام دوای زیاتر لە 7 سەدە دێتە ڕۆژهەڵات قەفەزێک بە دیاری بۆ سڵاح الدین دێنێ، بە مردووی داوای لێبوردن لێ دەکات و دەڵێ داوای لێبوردن لێ دەکەم پێش ئەوەندە ساڵە ئیمپراتۆر فێردریک بەربەرۆسا هات بۆ ئەوەی جەنگ لە دژی تۆ بکات، بەڵام لە ئەنادۆڵ خنکا و نەیتوانی بگاتە سەربازەکانت. لەمەوە گەورەی سڵاح الدینمان بۆ دەردەکەوێ کە سەرکردەیەک دوای چەندین ساڵ بە مردووی داوای لێبوردنی لێ دەکات. وەجیڤارە کە یەکێکە لە شۆڕش جێڕە بەناوبانگەکانی دنیا وەکو ڕێز سەردانی گۆڕی سڵاح الدینی کردووە لە کاتێکدا بیر و باوەڕیشیان یەک نەبووە. ئەمە و چەندانی تریش لە کورد و نەتەوەکانی تریش دان بەم ڕاستیانە دادەنێن.